بۆیە لەو کاتا لەلایەن ڕژیمی بەعسەوە کرێتە ئامانج. خەڵکی شاری هەڵەبجە و ڕێکخراوەکان و کۆمەڵی قوربانیانی کیمیاباران یادی 34 ساڵی تاوانی کیمیابارانی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەنەوە کە لە 28 ششی 1970 لەلایەن ژمارەیەک فڕۆکەی ڕژەمی پێشووی عێراق بردومان کرا و 7 بۆمبی کیمیاوی بەسەر شارەکەدا بەردرایەوە. خەڵکی هەڵەبجەش دەڵێن هەڵەبجە و سەردەشت یەک ئازاریانەیە و هاوخەمی ئەو تاوانە بۆ دەستە خوشکەکەی هەڵەبجە دەردەبڕن. شارێکی کوردی لەسەر سنوورە هاوشێوەی هەڵەبجە و قەرەداخ و شوێنەکانی تر بەرهێرشی کیمیاوی کراوە. یەک دوژمنمان هەبووەویش سەدام حوسێنە کە بەرامبەر بە گەلی کورد چەکی بەکارهێناوە چەکی قەدەغە کراو. هیوای تەمەندرێژی بۆ سەرجەم دانیشتوانی شاری سەردەشت و دەوروبەریە خوازین هیوادارین ئەوەی لە سەردەشت و هەڵەبجە ڕوویاوە جارێکی تر دووبارە نەبێتەوە. تەبایی نێوان هەڵەبجە و سەردەشت و ئەو شوێنانی کە هاوشێوەی ئەو شوێنانە جینۆسایت کراون خوازیارین لە هیچ شوێنێکی دنیا دووبارە نەبێتەوە. بۆ هێرشی کیمیابارانی شاری سەردەشت لەلایەن حکوومەتی بەعسەوە بەپێی ئامارەکان هەر لە سەرەتای هێرشەکەدا 30 وڵاتی بۆی تەنگە نەفەسیەوە شەید بوون و 4500 وڵاتی دیکە بە سەختی بریندار بوون. ساڵانەش نوێنەرانی خەڵکی هەڵەبجە بۆ بەشداری لە ساڵیادی تاوانەکە دەچوونە سەردەشت. بەڵام ئەم ساڵ بەوەی بارودۆخی کۆرۆناوە لە هەڵەبجە تا جگوڵینە بۆ ڕۆحی شەیدانی کیمیابارانەکەی سەردەشت دانرا. وەک خۆم جیالەوەی کە بەشداری یادەکەیان کردووە هەوڵمیاوە فیلمێکی دۆکیۆمنتەری لەسەر کیمیابارانی هەڵەبجە و سەردەشت دروست بکەم. لەو فیلمەیە قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و سەردەشت بەیەک ئەگەن و ئازار و قوربانی و کۆشانەکانی خۆیان بۆ یەکتری باسەکەن و هەوڵێن کە چۆنەڵی دەردەدڵ بۆ یەکتری بکەن و هەوڵ بەندڵی یەکتری بنەوە و سەختی و ئازارەکانی یەکتر سوک بکەن. ئێمە ساڵانە وەکو چالاکوان و وەکو خەڵکی هەڵەبجە یادی ئەو شارەمان کردووە و ئەم ساڵ و ساڵی پارێژ ببوونەی بە بارودۆخ تایبەتەوە نەمانتوانین سەردانی ئەو شارە بکەین. ساڵانی تر سەردەرمان کردو و مەراسیمەکانە بەشدارمان کردووە. هەڵەبجە و سەردەشت ئازارێکن لە جەستەیەکدا ئەوەی ماوەتەوە نیگەرانی کە سوکاری شەیدان و برینداران بێدەنگی و بێڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەرامبەرە و تاوانە گەورەی دژی خەڵکانی بێتاوان ئەنجام درا و چەکی قەدەغەکراو بەکارهێنرا. خەڵکی هەڵەبجەش لە ڕێگەی مەراسیمێکی هاوخەمیەوە ئەوەیان بە کە سوکاری شەیدان و بریندارانی سەردەشت گەیاند هەرگیز هەڵەبجە سەردەشت لەبیر ناکات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.